ماوەی 30 ساڵە بۆ جارێکی یەکێتی و پارتی نەبیندراون لەسەر موچە و قوتی خەڵک و گرفتی نەبوونی خزمەتگوزاری و ئازادی و ژیانی خەڵک دەمەبۆڵەیەکیشیان لەگەڵ یەکتردا هەبوو بێت. بەڵام کاتێک دەگاتە زیانگەیاندن بە بەرژەوەندی حیزبیەکانیان لە ڕابردوودا شەڕی ناوخۆیان دروست کرد و لە ئێستاشدا بە شەق و بۆ کەس دەکەونە گیانی یەک. ئەوەش ڕووی ڕاستی ئەو دوو حیزبە دەردەخات کە ژیانی خەڵکیان بەلاوە گرنگ نییە و تەنانەت لە پەرلەمانیش شەڕی بەرژەوەندیەکانی خۆیان دەکەن. هەمووی لەسەر پاوانخوازی و دەسەڵاتی حیزبیە نەک لە بەرژەوەندی هاوڵاتیان. ئەو کاتێکەوە بەرژەوەندی خۆیان لە تەباییانە دەبینەوە تەبا و ڕێکن و گوێیان لە بەرژەوەندی هاوڵاتیان نییە. ئەو کاتێک کە بەرژەوەندیان لە دەکەوێتە خەتەر لەگەڵ یەکان ناتەبان چونکە شەڕی بەرژەوەندیەکانی یەکتر دەکەن. ئەوەشی کە دوێنێ لە پەرلەمان ڕوویدا بێگومان هەر بۆ دەگەڕێتەوە کە کامیان دەسەڵاتی زیاتر بێ و کامیان هەیمەنێ لەسەر ئەوی کەیانە زیاتر بێ. بەڵام ئەوەی گرنگە بۆ هاوڵاتیان ئەم دوو هێزە نە بە یەکەوە دەیان کرێ نە بەیەکیش دەیان کرێ. واتە هەردووکیان ناتوان بەردەوام دژی یەک بن و نایشتوانن بەردەوام تەبا بن لەگەڵ یەکترا. بۆیە هاوڵاتی پێویستە چاوکراوە بێ. لە هەمان کاتیشا دەبێت زۆر ئاگادار بێ هەوڵوێستەکانی پارتیوێکێتی نەبێتە هۆکارێک بەوەی کە متمانەی بە دامەزراوە نیشتمانیەکان نەمێنێ و پێی وابێ ئیتر توانای گۆڕانکاری نییە، بەڵکو هاوڵاتی دەتوانێ ینی ئەو هێزە بێ کە کۆتایی بە ئەم جۆرە پاوانخوازی و ئەم جۆرە شەڕەی نێوان یەکێتی و پارتی بێنێ. یەکێتی و پارتی دوو هێزی دەسەڵاتداری پارە بەدەستی ئەم هەرێمەن لەوەتەی هەن بێ یەک هەڵ ناکەن و لەگەڵ یەکیش هەڵ ناکەن. زۆر جار پەیوەندیەکانیان لەسەر بەرژەوەندی حیزبیەکانیان دەگات بە مریشکە ڕەشە. بە جۆرێکی دیکە دەوترێت دوو دیوی دراوێکن. ئەوان هەمیشە بانگەشەی چاکسازی خۆشگوزەرانی و ئارامی دەکەن کەچی لە سایاندا هیچ کام لەمانە نەهاتۆتە دی. ئاسایە بۆ جۆرە بێ بە بڕای من لەبەرەوەی کا لە جەوهرە هەردوو هێزەکە لە یەکتری نزیکن و لە پسراوەتی هاوبەشیانەکەوێتە ئەستۆ لە ماوەی 25 ساڵی ڕابردووە کە هەرێمی کوردستانیان لە چوارچێوەی حکومڕانێکی هاوبەشا بەڕێوە بردووە بەو ئەندازە چاکەیان بوو بە یەخ و خراپیان بوو بێ و متمانەش لە نێوانیانە نەماوە. خۆزگە لەسەر مافی خەڵک و ئەوەی کە ئۆپۆزیسیۆنە بێ بەرگری لێ بکە ئەوان بەرگریان نەکردەیە بەڵکو ڕێک کەوتنایە لەسەر هەرێمێکی کوردستانی بەهێز کۆتاییان پێێنەیە بە زۆنی زەوت و زەون و سەوز و زارد و هەروەها لە چوارچێوەی دەسەڵاتێکی یەکگرتووی هەرێمی کوردستانی بەرنامە بۆ دێڕەژراوی خاوەن نەخشە ڕێگایەکی نیشتیمانی کاریان بەیەکەوە بگرتاوە و لێپسراوەتی سیاسی و ئەمنی و ئیداری و اقتصادی و ئەخلاقی هەرێمەکان بگرێتە ئەستۆ خۆی. ئەوە شتێکی زۆر گەورە بوو و خزمەتێکی گەورە بوو بە هەرێمی کوردستان بەڵام داخەوە تاکو ئێستا نەیانتوانیوان لە ناو دڵی دەسەڵاتیشە لەبەر ئیمتیازاتێک کە خۆیان لەبەر مەترسیە کە لە یەکتر هەیەە ناکۆکن و بۆ جۆرە وێنەی کوردیش بدەوری خۆیان نیشانەدەن. کۆمەڵی دادگەری کوردستان دەمێکە هاوار دەکات ئەم حیزبانە نیەتی چاکسازیان نییە. ئەوە نەبێت کاتێک بەرژەوەندیەکانیان مەترسی دەکەوێتە سەر دەکەونە گیانی یەک. هیچکان نەبیندراون لەسەر ژیانی خەڵک لە گوڵ کاڵتر بە یەکتری بڵێن و هاوڵاتیانیش دەبێت هۆشیار بن لەوەی ئەوە ڕووی ڕاستەقینەی پارتەکانی دەسەڵاتە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.